ئابووری جیهان ئێستا بە دۆخێکی سەختدا گوزەر دەکا. ئەو وڵاتانەی کە جڵە و ڕێڕەوی ئابووریان دیاری دەکرد ئێستا خۆیان تووشی کێشە و گرفتی گەورەی ئابووری هاتوون. لەلایەک دابەزینی بەهای دراوی وڵاتان و بەرزبوونەوەی ڕێژەی هەڵاوسان و بەرزبوونەوەی نرخی بەرهەمە خۆراکیەکان و کرێی گواستنەوە و نەبوونی پلانێکی استراتیژی یاخود ڕێگریەک لەبەردام ئەم هەموو قەیرانی ئابووریە لە جیهاندا وڵاتانی تووشی شۆک و کێشە و گرفتی گەورەی ئابووری کردووە. دەمەوێت کەسانی شارەزا، خاوەنکار وە بەرهێن بازرگان لە وڵاتە سلهێزەکانەوە بدوێنم بزانم دۆخی ئابووری جیهان بەراو کوێ هەنگاو دەنێ لە بوژانەوەی ئەم جارەدا بەدواداچوون بۆ ئەم بابەتە دەکات. جەنگ و ململانەی سیاسی و کاریگەری کۆڤید-19 بە تەواوی جیهانی لە ڕووی ئابووریەوە خستۆتە دۆخێکی دیکەوە. بە جۆرێک کەم وڵات هەیە تووشی گرفتی ئابووری نەبوو بێت. دەمەوێت ڕاو سەرنجی لایەنی پەیوەندیدار بە دۆخی ئابووریەوە لە وڵاتە جیاوازەکانەوە وەربگرم دەربارەی ئەو پرسە دەستپێکیش لەگەڵ شارەزایەکی ئابووری لە ئەمریکاوە. دۆخی ئابووری ئەمریکا چۆنە لە ئێستاە؟ ئابووری ئەمریکا ئێستا لە دۆخێکی تا ئاستێک ناسەقەمگیرە. لەلایەکەوە ئابووری ئەم وڵاتە لە کاتی پەتای کۆرۆنا بەڕێژەی 3.2 لە سەدا بەرەو دواوە چوو وە بچووک بوویەوە، بەڵام لە ساڵی 21 بەدواوە بە ڕێژەی 6 لە گەشەکردنایە و ئەم گۆڕانکاریە لە بچووکبوونەوە بۆ گەشەکردن جۆرێک لە هەڵاوسانی دروست کردووە، هەم لە نرخی وزە هەم لە نرخی خواردەمەنی و ئەمەش وای کردووە کە کۆمپانیاکان و دەستگاکانی کەرتی تایبەت وا پێویست بکاتکەوە حەقدەس و وەگڵی مەعاشی کرێکار و ئەو کەسانی کەوا لەوێ کار دەکەن بەرز بکەنەوە و ئەمەش وای کردووە کە هەلێکی کاری زۆر لەم وڵاتە هەیە، بەڵام وەکو پێویست دەستی کار لە بازاڕەکانە کەم بۆتەوە. ئێستا من ئەم پرسیارە لە بەڕێستام کەم ئەمریکا هەر بە زلهێزیەکەی جارانی ماوەتەوە لە ڕووی ئابووریەوە؟ ئەمریکا هەر زلهێزی ئابووریە، ڕاستە لە بەتایبەتی لە دوای جەنگی ساردەوە ینی جیهان بەسەرکردایەتی ئەمریکا جۆرێک لە تاکجەمسەری لە دۆخی تاکجەمسەریە ژیاوە، بەڵام هەڵبەتە چین بەرەو پێشکەوتنێکی زۆر چووە، هەم لە ڕووی ئابووریەوە و هەم لە ڕووی تەکنۆلۆژیاوە کەوا پشتگیری ئابووریەکەی کردووە، بەڵام بەعکسی ئەو پەیوەندی کەوا لە نێوان بۆ نمونە یەکێتی سۆڤیەت و وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هەبوو کەوا وەک بڵێ دوو جەزیرەی تەواو لە یەک جیاواز بوون، هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی سیاسی. پەیوەندی چین و ئەمریکا پەیوەندیەکی زۆر جیاوازە، پەیوەندیەکە کەوا پشت بە سویەکی زۆر توندیان بە یەکتری هەیە. چین نەئەگەیشتە ئەم ڕۆژگارەی ئیمڕۆی و ئەم گەشە ئابووری نەئەکرد ئەگەر هاتوو بازاڕەکانی ئەمریکا ئەو نەتینۆی کاڵای چینی نەبوایە، لە بەرەوەی کە لەوێ حەقدەس هەرزانە، لە بەرەوەی لەوێ کەوا خانوبەرە هەرزانە، کەواتە ئابووریەکەی چین بەهۆی بازاڕەکانی ئەمریکاوە گەشەی کردووە و دۆلار و بەهێزی دۆلاری ئەمریکا شەکەوا وای کردووە کە ئەمریکا بتوانێت ببێتە ئەم بازاڕەیەکەوە هەموو کەسێک ئاواتەخوازەکەوە کاڵای خۆی لە بازاڕەکانی ئەمریکا ساغ بکاتەوە. چارەسەر بۆ ئەم دۆخە چۆنە؟ ناتوانین بڵین ئەم دۆخە ئابووری ئێستا ئەگەڕێتەوە پێش ساڵی 2019، بەڵام دەتوانین بڵین ڕێگا چارە هەیە یاخود بەربەستی شەیە بۆ ئەم بابەتە. چارەسەرەکە چییە ئەگەر لە بەڕێستان پرسم وەکو کەسێکی شارەزا؟ لە ڕاستیە سێ قەیرانی زۆر گەورە ڕوبەڕووی ئابووری جیهانی بۆتەوە. ئابووریەکەوە لای کەم لە ناوەڕاستی هێشتاکانەوە بەتایبەتی لە نەوەتەکانەوە جۆرێک لە عەولەمەی بخۆیەوە بینیوە، وابەستەبوونێکی ئابووری بخۆیەوە بینیوە. ڕۆژە لە ڕۆژان بیرۆکەی ئەم ئاوێتەکردنی ئابووری نێودەوڵەتیە بۆ ئەوە بوو کە ئەگەر هاتوو جیهانێک زیاتر بەیەک وابەستە بێت ئەوە جەنگ لەگەڵ یەکتری ناکات. بۆ نمونە چینێک کە پێشکەوتن ئابووریەکەی وابەستە بێت بە بازاری ئەمریکاوە، ئەو کاتە شەڕکردن لەگەڵ ئەمریکا بۆ ئابووری چین خراپە. ئەگەر هاتوو بۆ نمونە رووسیا، ئابووری رووسیا وابەستە بێ بۆی کەوا گازەکەی بفرۆشێتە وڵاتە ئەوروپیەکان، ئەو کاتە لە مەسلحەتی رووسیا نییە کەوا هێرش بکاتە سەر ئەم وڵاتانەی کە نەوت و غازەکەیان پێ ئەفرۆشێت و ئابووریەکەی لەسەر ئەوان وابەستەیە. ئەوروپیەکانیش خۆیان بەشێکی ئەوەی کە
ساڵانێک هەوڵیاندا کە رووسیا بە ئەوروپا وەبەستنەوە بەڕاستی هەر بۆ ئەو بوو کە ئەم جۆرە وابەستەیە دروست ببێت چونکە ئەگەر دوو وڵات ئابوووریەکەیان وابەستەی یەکتر بن ئەو کاتە لە زەرەری هەردوو لایە کاتێکەوە جەنگ بکەن هەروەکو چۆن ئەڵێن دوو وڵاتی دیموکرات جەنگ لەگەڵ یەکتری ناکەن. مەترسیا سەرەکیەکانی بەردەم گەشەی ئابووری لە جیهاندا، ناسەقامگیری جیۆپۆلۆتیک، هەڵاوسان، نرخی وزە، چڕانی زنجیرەی دابینکردن، بەرزبوونەوەی ڕێژەی سوود، گرانبوونی دەستی کار، زیادبوونی ئاڵۆزی ئابووری و کاریگەری کۆڤید-19 و ململانەی سیاسی ناوخۆیی و گۆڕانکاری لە سیاسەتی بازرگانی. ئەوەی زیاتر بۆتە کارتی فشار و ململانەی ئابووری بەرهەمی سوتەمەنیە بەرزبوونەوەی نرخی ئەو بەرهەمەیە بە ڕێژەی 135 وڵاتێکی وەکو رووسیا کە بە یەکێک لە وڵاتە گەورەکانی هەناردەکاری گازی سروشتی دادەندێت لە جیهاندا، بە تایبەتیش بۆ وڵاتانی ئەوروپا. ڕاگررتنی بۆری نۆرد ستریم 1 لە هەفتەی ڕابردوو بۆ ئەوروپا بووە قەیرانێکی گەورە لە وڵاتانی ئەوروپا و بەرزبوونەوەی نرخی ئەو بەرهەمە بە ڕێژەیەکی بەرچاو. وەڵامی ئەم پرسە و چەند بابەتێکی دیکە دەبەمە رووسیا. Мы все знаем, что Россия с начала военных операций دیارە رووسیا لە سەرەتای ئۆپەراسیۆنی تایبەتی سەربازیدا لە ئۆکرانیا بەو دەرەنجامانە نەگەیشت کە لە خۆراوە و لە رووسیا چاوەڕوان دەکرا. بەڵام چاوەڕوانی ئەوروپاش لە پاش سەپاندنی سزای ئابووری بۆ دەڕمانی ئابووری وڵاتەکە دیسانەوە ئامانجی خۆی نەپێکا. واتە رووسیا لە سەراستی ئابووری درێژە دەدات بە خۆڕاگری. بەڵام ئەم جارە کەڵک لە کارتی فشاری بۆ سەر ئەوروپا وەردەگیرێت. ئێستا لە بازاڕەکانی جیهاندا نرخ لەسەر بەرهەمە وزەیەکان بەرز دەبێتەوە. بۆ ئەگەر هەناردەی سەرچاو وزەیەکان لە کەمیدا بێت، بەهایان لە بازاڕەکانی جیهاندا هەڵکشاوە. هاوکات ئەو نرخی ئێستا هەیە ئەگەر گۆڕانی بەسەردا بێت ڕەنگە گرانتر ببێت نەک هەرزانتر، چونکە پێشبینیەکان بەو ئاراستەیەن بۆ زستان مەترێک سێجا گاز نرخەکەی تا $4,000 بەرز ببێتەوە، واتە بەگشتی داهاتی رووسیا لە کەمی نەداوە. پاشان وەک جێگرەوە بازاڕی چین و هندستان و تورکیاش ئەشێت گەمارەی ئابووری سەر رووسیا سووکتر بکەن، چونکە سەرچاو وزەیەکانی رووسیا لە ڕێگەی تورکیاوە ڕەنگە ڕەوانەی بازاڕی ئەوروپاش بکرێت. واتە مۆسکۆ دەتوانێت ئەم ساڵ بە کەمترین زیان تێی بپەڕێنێت. بێگومان کشانەوەی کۆمپانیا تەکنەلۆژی ئەوروپیەکان لە بازاڕەکانی رووسیا زیانمەندە. هاوکات جارێ چارەسەر بۆ ئەم کێشەیە نەبینراوەتەوە. هەنووکە رووسیا دەیەوێت هەماهەنگی لەگەڵ چین و هندستان بکات، بەڵام ئەم هەنگاوە لە داهاتوودا دەردەکەوێت تا چەند سەرکەوتوو دەبێ و ئەو بۆشایە پڕ دەکاتەوە کە کشانەوەی کۆمپانیا ئەوروپایەکان دروستی دەکەن. بەڵام من پێم وایە کە ئەم بابەتە کاریگەری لەسەر کوالەتی ژیانی هاوڵاتیان هەبێت لە داهاتووی نزیکدا. پاشان کاریگەری گەمارۆکان بەگشتی بە تێپەڕبوونی کات دەردەکەوێت و لە داهاتووی دووردا ئەشێت کاریگەری پێشبینی نەکراو جێبێڵن. وەلێ رووسیاش کارتی فشاری هێند هەیە کە خۆراوان ناچار بکات لەگەڵی ڕێک بکەون. بابەتی کێشمەکێشمی رووسیا و خۆراوە زیانی دوولایەنەی هەیە و هەردوولا ناتوانن ماوەیەکی زۆر لەم دۆخی ئێستادا بمێننەوە. من دەمەوێت بڵێم داهاتی رووسیا لە پای هەناردا لە سەربەندی ئەم ئۆپەراسیۆنەدا کەمی نەکردووە. پاشان هاوڵاتیانی رووسیا پێشتر لەم دۆخی ئێستا باشتر نەژیاون تا هەنووکە سەختی یەخەیان بگرێت. بۆیە دۆخەکە باش دەبێت. بەرزبوونەوەی نرخی بەرهەمە سوتەمەنیەکان لە جیهاندا لە ساڵی 2022 گازی سروشتی بە ڕێژەی 135، نەوت بە ڕێژەی 130، بەنزین بە ڕێژەی 133، خەڵۆس بە ڕێژەی 114. بەریتانیا یەکێک لە وڵاتە دیارەکان لە ڕووی سیاسی و ئابووریەوە چەند ساڵێکە لە ڕێی برێکستەوە لە یەکێتی ئەوروپا جیابۆتەوە بە ئامانجی گەورەکردنی پێگەی ئابووری خۆی. بەڵام دۆخی ئابووریە وڵاتە ئێستا جێگیر نییە، بە تایبەتی لە ڕووی گرانی سوتەمەنی و بەرهەمە خۆراکیەکانەوە. دەمەوێت بزانم ئەو وڵاتە چه ئامادەکارێکی کردووە بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو قەیرانانە ببێتەوە. ئێستا ئەوروپا بەریتانیا بە چ دۆخێکا تێپەڕێ؟
ئەوەی ڕاستی بە یەکەم شەر توانین باسی بکەین باسی برێکسیت بکەین کە هاتنە دەرەوەی بەریتانیا لە سوقی ئەوروپی مشتەرەک ئەمە کاریگەرێکی گەورەی هەبوو لەسەر بەریتانیا ئێستا بە تەواوەتی دەرناکەوێت لەبەرەوەی ئەم چەند ساڵی پێشوو لە 2020ەوە کە بڵێن کۆرۆنا هاو ئەو تەسیراتانی کە هەیبوو لەسەر اقتصادی بەریتانی شاردوێتەوە تا بڵێن ماسی کردووە زۆر دیار نییە بەس وردە وردە ئێستا کە بڵێن ئابووری جیهان وردە وردە خەریکە خەبەرێ بێتەوە دوای کۆرۆنا اینجا وردە وردە هەستی بەریتانیا زۆر هەستی پێکا کە ئەو بڵین حاجزانە هەیە لەبەر تجارەت بینی ئەوروپا و بەریتانیا شکە ئەوروپا گەورەترین بازاری بەریتانیایە بەریتانیا وردە وردە خەریکە هەستی پێکە هەتا ئەو حکوومەتی ئێستای بەریتانیا ئەو بڵین ئەوانی لەسەر حکومن یانێ زیاتر بیشارنەوە زۆر پیشانینەیە چکە برێکسیت بڵین فکرەی سیاسی ئەوام بووە یانوێ نەجاحەت بێنێ بەس ئەو تەسیراتانە زۆر دیارە لەلایەکیکەوە گەر بچینە بڵین ئەوروپا خۆی ئەوروپا طبعا تەسیرەکە چکە بەریتانیا اقتصادێکی گەورەیە بەس ئەوروپا زۆر گەورەترە لە بەریتانیا ئەو تەسیرەی نەبووە وەکو برێکسیت کە هەیەی لەسەر بەریتانیا بەس وەکو کە ئیبینین هەڵاوسان گەورەترین کێشەیە لە ئەوروپا و ئێستا گەر سەیری بکەین زۆربەی وڵاتان بزات بڵین باقی مرکزی ئەمریکی باقی فدرالی ئەمریکی باقی مرکزی بەریتانیا بڵین نرخی سویان بەرز کردوێتەوە لە باقەکانیانە بەس ئێشتا ئەوروپا لەوان نیازیانە مانگی نۆ بیکەن بەس ئەوروپا دەستی بەسراوەتەوە چکە زیاتر لە چەند وڵاتێکە ئەم وڵاتانە بڵین پێڵێن فیسکل پۆلیسی بڵین ئەو پۆلیسیانی کە پەیوەندی هەیە بە اقتصادی وڵاتەکانیانەوە زۆر جیاوازە بۆ نمونە لە سەیری یۆنام بکەین اقتصادی زۆر جیاوازە لەگەڵ ئەڵمانیا لەبەرەوە بە ئاسانی ناتوانن گۆڕانکاری بکەن لە سووا و ئەو تەسیراتانی هەڵاسان کەم بکەنەوە. باشە باسی دوو بابەتت کرد بۆ یەکێتی ئەوروپا یەکەم ڕێژەی هەڵاوسانەوە سوودی بانکیشە مەسن کە تا ئێستا نەیان کردووەمە بەڵام دوو بابەتی گرنگتر هەیە بۆ یەکێتی ئەوروپا یەکەم بابەتی کێشەی سوتەمەنی هەیە بە تایبەتی گازی سۆڵشتی و هاوردەکردنی لە رووسیا دووش دابەزینێکی بەرچاوی یۆرۆ لەم ماوەیە ئەو ینی بێدەنگی یەکێتی ئەوروپا ئەمەیان چۆنە خوێندنەوە چۆن دەبینن ئەم بابەتە ئەوەی ڕاستی بێت ئەگەر سەیری نرخی یورۆ بکەین نرخی بۆ نمونە پاوانیش ئەو کارنسیانەی کەشکە هەیە لە دنیا بڕین حتا بچینە دانیمارک و سویدۆمانش کە یۆرۆ بەکار نایەنن هەموو نرخیان دابەزیوە لەبەرەوەی هەڵاوسانێکی زۆر هەیە ئەم نرخ دابەزینی یورۆی زیاتر پەیوەندی بە بەهێزی دۆلارەوە هەیە چکە بانقی فدرالی ئەمریکی زۆر زوو هەستاوە بە بەرزکردنەوەی سوو کە ئێستا نزیکی 2/5 بۆ نمونە لە ئەوروپا سفر هێشتا لەژێر سفرەوەیە. باشە کاک شوان بابەتێکی تر تایبەت بە وڵاتە سرێزەکانی ئابووری مەسەلەن ئەمریکا نمونەیەکی زیندووە مەسەلەن کە ئێستا تووشی گرفتێکی ئابووری بۆ توان بڵین لە هەموو جومگەکانەوە هەموو عینەکانی لێداخراوە یعنی کە ئەمریکا یەکەم وڵاتی زلهێز بێ دۆخی ئابووریەکی وابێ ئەبێت جیهان چۆن لێ بە چ ڕێڕەوێک ئابووڕوا بۆ داهاتوو بە تایبەتی ئەم ساڵ و ساڵی داهاتوو خۆی ئەوەی بینین لە ماوەی ئەم 5 ساڵەی پێشوە توان بڵم 10 ساڵیش ترندێکی تازە هاتووە کە ئێستا جاران ئەمریکا کەس منافسی نەبوو لە جیهانە لە اقتصادیان عسکەریەن ئێستا زلهێزیکە بەرەو پێشۆڕە ئەو زلهێزە کۆنانە وەکو رووسیا و وەکو بەریتانیا وەکو جاران نەماون ئێستا سین لەلایەکەوە هند لەلایەکەوە بەرازیل چەند وڵاتێکی ئەفریقی بە جەماعی ئەمانە وردە وردە دەوڵەمەند بوون کە دەوڵەمەندە بوون خەڵکەکەی زیاتر بڵین کەمەک و شت بەکارێنێک بۆ نمونە سەهرا کڕێ بەنزین بەکارێنێ پێویستی بە خان و چیمەتۆ و ئەمە کە بڵین خواستێکی زۆر دروستە بێت وا کات ئەو سعرانە بەرزە بێتەوە جاران لە سایە ئەتوانم بڵێم 15 بۆ 20 جیهان توانای ئەوەی هەبوو سیارە بکڕێ و خانووی تازە دروستکە و بڵێم بێ بە کەنسیومەرێکی تا حدێک دەوڵەمەند ئێستا وردە وردە ئەیبینین لە زۆر وڵات لە سین و لە هندەوە لە بەرازیلەوە لە ئەفریقاوە خەڵکێکی زۆر توانای ئەمە هەیە کە ئەمە تەسیرێکی زۆر گەوراکە لەسەر خواست کە خواستی زۆر بوو سعر بەرزە بێتەوە. داوەزینی بەهای دراوی وڵاتانی جیهان بەرامبەر بە دۆلار لە ساڵی 2022 یۆرۆ بەڕێژەی 113 بەهاکەی لەدەستداوە بەرامبەر بە دۆلار ڕۆبڵی رووسی بەڕێژەی 112 بەهاکەی لەدەستداوە بەرامبەر بە دۆلار یەنی ژاپۆنی بەڕێژەی 100.9 بەهاکەی لەدەستداوە بەرامبەر بە دۆلار لیرەی تورکی بەڕێژەی 118 بەهاکەی لەدەستداوە
بەرامبار بە دۆلار. ئەوەی ئێستا لە جیهاندا پێچەوانە بۆتەوە لە ڕووی ئابووریەوە زیاتر وڵاتە زلهێزەکان یانیش وڵاتانی ڕۆژئاوا کە تووشی کێشە و گرفتی ئابووری بوون بە تایبەتی لە ڕووی هەڵاوسان و قەیرانی سوتەمەنی و بەرهەمە خۆراکیەکاندا لە هەمان کاتدا کەمبوونەوەی بەرهەمی پیشەسازی و کاریگەریەکانی کۆڤید-19 کاریگەری تەواوەتیان کردوتە سەر وڵاتانی ڕۆژئاوا. کەنەدا وەک نمونەیەک وەردەگرم لەگەڵ بازرگانێکی ئەو وڵاتەدا گفتوگۆ دەکەم. ئێوە بازرگانن، ئێوە بەرهێنەرن، ئێستامەی کە ڕوئەدات یعنی ئابووری قەیرانە لە جیهاندا هەموو وڵاتانی گرتوتەوە. ئێوە هۆکارەکەی بۆ چیە گەڕێنەوە قەیرانی کە ئێستا هەیە لە جیهاندا؟ ڕاستێکی چەند جۆرێک هۆکارمان هەیە بۆ ئەم ڕووداوانە، بەڵام دووهەمین هۆکار بڵاوبوونەوەی کۆڤید-19 بوو، چونکە هەموو جیهان لە کەرەنتینەدا بوو. هەر بۆیە خەڵکێکی زۆر بازرگانی لەدەستدا نەیاندەزانی چارەسەر چییە، بەتایبەتی لایەنی حکومی، چونکە ئێمە بە دوای بڕیاری حکوومەت دەکەوین. بەهۆی کەرەنتینەوە زۆربەی کارگەکان قوتابخانەکان داخران، ئەمەش وایان کرد کە زیانی گەورەمان پێ بگات. بە پێڕووداوەکانی ئێستا بێت بارودۆخەکە هێشتا باش نەبووە. پێت وایە ئەوەی کە ئێستا ئەو قەیرانی کە ڕووەدا شتێکی واقعیە یا هەندێک جار باس لەوە دەکرێت کە ئەمە سیناریۆیەکە لەلایەن وڵاتانی زلهێزەوە چۆنڵی دروست کراوە بۆ ئەوەی چۆنڵی کۆمەڵی بەرژەوەندی خۆیان هەیە لەم نێوەندەیە سوود وەربگرن. Well, this is a tricky question, you know. I'm not sure if I can answer it. Well, I have my own beliefs, right? ئەمە پرسیارێکی ئاسان نییە. بە بڕوای من بێگومان لەبەر هۆکارێکی دیاریکرا و ڕوویداوە، بەڵام ئاخۆ هۆکارێکی سروشتی بووە ئەمە پرسیارە گرنگەکەیە. بە بڕوای من بەڕاشکاوانە دەڵێم نەخێر. هەر یەکە و هۆکاری خۆی هەیە. بۆ نمونە قەیرانی گاز بەهۆی جەنگەوە دروست بوو. ئایا بۆچی شەڕ بکەین لە کاتێکدا تازە لە کۆڤید ڕزگارمان بووە لەوانەیە سەر هەڵبداتەوە؟ ئێستا گەرم پرسیارە لە تۆ بکەم تۆک و بازرگانێک چارەسەر چێ بۆم دۆخەی ئێستا؟ بۆ وەڵامی ئەم پرسیارە دەبێت باسی ئەوە بکەین کە لە کاتی بڵاوبوونەوەی کۆڤید-19دا دوو ڕای جیاواز هەبوو. بەشێک لە سیاسیەکان دەیانویست هەموو شتێک بە تەواوەتی بوەستێ، بەشێکی دیکە داوایان دەکرد بازرگانی بەردەوام بێت. بەڕای من پێویستە ژیانی خۆت بژیت و ژیان ئاسایی بێتەوە، هەروەها پێویست ناکات بە دوای پڕۆپاگەندە بکەوین. ئێستا ئەم دۆخەی کە ئێستا هەیە هیچ کاریگەری کردوتە سەر ئیش و پیشەکەی تۆ؟ وەک خۆت دەزانی من چەند جۆرێک بزنسم هەیە، جگە لە بواری فاشیۆن و بەرهەمهێنانی جلوبەرگ، کاری بەڕێوەبردنی ڕێکخراوەیی و ڕاهێنانی پەرەپێدانی مرۆیی دەکەم. ئەم بزنسانەمان هەمووی بەهۆی کۆڤید-19ەوە زەرەر و زیانی لێکەوتووە. ئەو وڵاتانەی بەرزترین ڕێژەی هەڵاوسانیان هەبووە: ڤەنزوێلا بە ڕێژەی 1998، لوبنان بە ڕێژەی 201، ئەرژەنتین بە ڕێژەی 151، تورکیا بە ڕێژەی 174، ئێران بە ڕێژەی 145، ئەمریکا بە ڕێژەی 108.6، رووسیا بە ڕێژەی 170.8، کەنەدا بە ڕێژەی 108.1، بەریتانیا بە ڕێژەی 110.1، ئەڵمانیا بە ڕێژەی 108.7. دەگەڕێمەوە هەرێمی کوردستان لە هەولێری پایتەخت کە ئێستا سەنتەرێکی گرنگی بازرگانیە لە عێراق و ناوچەکە. بزانم پێشنیاری کەزانی شارەزا لە بواری ئابووری چییە بۆ ئەم دۆخەی ئێستای هەرێمی کوردستان؟ بە جۆرێکی دیکە کاریگەری وڵاتانی دراوسێ چی دەبێت لەسەر هەرێمی کوردستان؟ دەمەوێت بزانم ئێستا دۆخی ئابووری هەرێمی کوردستان چۆنە بە هەموو ئەو گۆڕانکارانی کە ئێستا لە وڵاتانی ناوچەکەدا ڕوەدا. تەبان لەبەرەوەی ئابووری لە هەرێمی کوردستاندا پشت بە کۆمەڵی فاکتەر دەبەسێت، جا فاکتەرەکان ناوخۆیی بن، ئەقلیمی بن یاخۆ جیهانی بن.
ئابوورێکی سەقامگیرمان نییە بەڵام لە ئێستادا گەر ئێمە بین هەڵسەنگاندن بە ئابووری کوردستان بکەین پێم وایە ئابووری کوردستان لە دۆخێکی باشتردا بەراورد بە ساڵانی ڕابردوو ئەمەش دیارە هۆکاری خۆی هەیە یەکێک لە هۆکارانە بەرزبوونەوەی نرخی نەوتە کە وای کردووە کە داهاتی حکوومەت زیاد بکە و حکوومەت بتوانێت پاڵپشتی کردە بە ئابوووریەکان بکات و بتوانێت موچەی کارمەندانی حکوومەتش لە کاتی خۆیدا بدا کەمانە هەمووی کاریگەری هەیە لەسەر بەرەوپێچوونی بازار وەکو جۆڵەی بازار و بەکاری بازرگانی و بەرهێنان لە هەرێمی کوردستاندا بەڵام لە هەمان کاتدا ئەو ڕووداوە سیاسانەی کە لە عێراقدا ڕوودەدەن ئەمانەش کاریگەری خۆیان هەیە کە وای کردووە کە ئێمە نەتوانین تەوەقوع بکەین بۆ ئەوەی کە دوای مانگی داهات و دوو مانگی تر ئابووری کوردستان دەگات بەکوێ بۆیە ئەمانەش هەموو کۆمەڵە فاکتەرێکن کە ئێمە پێویستە لەبەر چاومان بێ واتە ئێستا حالیان زۆر باشە بەڵام سبەیی ڕۆدەدا ئەمەیان وەکووتم کۆمەڵە فاکتەری ناوخۆیی ئەقلیمی جیهانی هەیە کە دەستنیشانی دەکات کە سبەی ئابووری کوردستان چی دێت ڕای تۆ چیە لەسەر ئەم بابەتە هۆکارە سەرەکیەکان چییە کەوای کردو ئێستا ئابووری جیهان زۆربەی شارەزایان بە نەرێنی ببینن طبعاً تاوەکو لە کوردستان نەچیتێ دەرەوە لەبەرەوەی وەکو باسم کرد کوردستان پشت بە نەوت و گاز دەبەستێ بە تایبەتی نەوت ئەمە وای کردووە کە ئێمە حەست بە و گۆڕانکاری ئابووریانە نەکەین کە لە دنیادا ڕوودەدەن یاخود لە جیهاندا ڕوویان داوە ئەوەی دوای کۆڤید-19 دوای کۆڤید-19 و دوای جەنگی ئۆکرانیا رووسیا ینی ئابووری جیهان گۆڕانکاری زۆر گەورەی بەسەردا هاتووە و ئەمانەش دیارە کاریگەری زۆری خستۆتە سەر وڵاتان بە تایبەتی ئەگەر تۆ تەماشای وڵاتانی دەوروبەری خۆمان بکەین تورکیا بەرزترین ئاستی هەڵاوسانی هەیە لە هەموو جیهاندا کە 1970 ینی ئەمە ڕێژەیەکی زۆرە جگە لەوە وڵاتانی تر بە تایبەتی وڵاتانی ئەوروپا ئەگەر تۆ تەماشای بکەیت چەندین بربەست و ئاڵنگاریان توش بووە کە پێشترە ئاڵنگاریان ڕوبەڕوو نەبووبەوە و وڵاتانی ئاسیاش بە هەمان شێوە ینی وەکو واسم کرد کە تۆ دەچیتە ناو وڵاتانی دەرەوە اینجا دەزانی چه هەڵ ئاوسانێک ڕووی داوە چۆن کۆڤید-19 و هەمیش لەلایەکی ترەوە جەنگی رووسیا تەسیری کردوێتە سەر ئابووری وڵاتانە بۆ نمونە ئەگەر من باکووری ئەفریقا و سەب ساهاران ئەفریقات بۆ وەربگرم دەبینی لەوێ برسێتی دووچاری هاوڵاتیانی ئەو وڵاتانە بۆتەوە بۆیە کێشەی برسێتی لە ئەفریقا ئێستا دروست بووە کە بەمەش دیارە هۆکارەکەی جەنگی رووسایە جەنگی رووسیا ئۆکرانیایە کە بۆتەوەی کە خۆراک کەم بێ واتە شۆرتجمان هەبێت لە دابینکردنی خۆراک بۆ دانیشتوانی وڵاتانی دنیا بۆیە دەبینی ینی کێشەیەکی ئابووری قەیرانێکی ئابووری لە دون جیهاندا ئێستا هەیە ئێستا لەوانەیە هەستی بەتەواتی هەستی پێنەکەی بەڵام ئەگەر بارودۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێ بە دڵنیاییەوە مەترسی داڕمانی ئابووری هەیە و دیارە بانکی نێودەوڵەتیش وڵاتانی لەمە ئاگادار کردوێتەوە تورکیا و ئێران نمونێکی زیندون بۆ ئێمە کە ئاڵوگۆڕی بازرگانیمان زۆرە لەگەڵیانە ئایا کاریگەری ئەوان لەسەر ئێمە چۆنە بێت و ئێمە چۆن بتوانیانی چۆنڵی قەلغانێک پارێزگاری بکەین کە ئەو کاریگەریانە ئەگەر هەش بوو زۆر کاریگەری لەسەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەگات من پێم وایە ینی ئەمە دوولایەنەیە بۆ نمونە کاتێک کە ئابووری وڵاتێکی وەکو تورکیا لاواز دەبێ ئەمە هەم کاریگەری ئەرێنی هەیە هەم کاریگەری نەرێنیشی هەیە لەسەر هەرێمی کوردستان کاریگەری ئەرێنەکانی ئەوەیە کە لەبەر ئەوەی کە بۆ نمونە ئەوان ئابوووریەکان خراپ دەبێت نرخەکان دادەبەزێ ینی بەراورد ئێمە کەرتی پیشەسازی ناوخۆ دەتوانێت لەو ڕێگەیەوە ڕکابەری کەرتی پیشەسازی تورکی بکە بۆ نمونە ئەوان پێویستیان بە سوتەمەنی هەیە پێویستیان بە دانەوێڵە هەیە ینی کاتێککە دێنە سەرباسی پیشەسازی بۆیە لەوانەیە ئەوان بە هەرزان بە نرخێکی هەرزان دەستیان نەگات بە کەرەسە خاوەکە چونکە بەهای کەرەسەی خاو بەرز دەبێتەوە ئەمەش لە خزمەتی بەرهەمی ناوخۆیە بێگومان ئێمە دەتوانین بەرهەمی ناوخۆ پێش بخەین بۆیە ئێمە دەبێت سوود لەو گۆڕانکاریانە وەربگرین کە لە ئابووری وڵاتاندا ڕوودەدا و ئەو گۆڕانکاریانەی کە لە نرخی سوتەمەنیشدا دروست بوو. ڕەنگە پێشبینیەکان بۆ دۆخی ئابووری جیهان ناڕوون بێت بەڕای شارەزایان ئەوەی هەیە بۆ ئەم دۆخەی ئێستا تا دێت ڕێژەی هەژاری و بێکاری و بەرزبوونەوەی نرخی بەرهەمی خۆراکی و سوتەمەنی زیاتر بەرز دەبێتەوە و وڵاتانی زلهێزیش بەردەوامن لەسەر ململانەی سیاسی و ئابووری خۆیان.